بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم لە شاری سلێمانی عزیزەوە ئەمێوارەیە بۆ باسی ڕۆژ لاگەڵتانم بە دیاریکراوی لە هۆتێل هایکرێستەوە بە سوپاسەوە ئەمڕۆ ڕێکخراوێک یاخود بزافێک بە ناوی بزاوی ئاشتی ناوخۆیی کە کورتکراوەکەی بانە لە شاری سلێمانی خۆی ڕاگەیاند ئەم بزافە وەکو پێشتر و ئەم ڕۆژنامەژیان پێداوە ئەڵێن ئێمە ڕێکخراوێکی ناحکومی و ناحزبین بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە دەرگا کراوە نییە بۆ هەموو کەسایەتەکانی کوردستان چ حزبی بن چ کەسایەتی ئاسایی بن هەر کەسە و لە بواری خۆی ئەتوانێت بێت خزمەت بکات بە شێوەیەکی خۆبەخشانە ئەم ڕێکخراوە مەبەستێتی کە ئاشتی لە هەرێمی کوردستان بکات بە کەلتور و جێگەی ئەو دەستەواژەیە بگرێتەوە کە بە شێوەیەک لە شێوەکان بەهۆی قەیرانە یەک لە دوایەکەکانەوە بەهۆی دابشکردنی کۆمەڵگەوە بەسەر حزبەکانە بەهۆی کارکردن بۆەوەی بە شێوەیەک لە شێوەکان تاکەکان یەکتریان خۆشنەوێت کللتوری نائاشتی خوازی بڵاو بۆتەوە من زیاتر لە پێشەکیەکە ناڵێم بۆی لەناو بەرنامەکە تەوەرەکان گفتوگۆی لەسەر بکەین سێمیوانی ئەزیز و بەڕێز حەزوریانەیە لە بەرنامەکە لە دەستە شەپەوە بەڕێز ڕێزان شێخ دلێر پەرلەمانتار و ئەندامی بزاتی ئاشتی نێوخۆیی یاخود ناوخۆی زۆر زۆر بەخێر بێن هەروەها جەنابی ڕزگار محەممەد ئەمین دادوەر و ئەندامی بزاوی ئاشتی نێوخۆیی ئەوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم کاک حاکم هەروە مامۆستا بوو بەکردکاروانی نووسەر و سیاسەتوان ئێوەش بەخێر بێن سەرسەر و سەرچاوم گەر هەر لە جەنابتەوە دەست پێ بکەم مامۆستا کە سەیری تۆڕە کۆمەڵایەتەکانەکەی کە سەیری کەناڵەکانی ڕاگەیاندنەکەی بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر قسەکەت تند نەبێ ڕق نەبێ هەندێک جار لە نێوان کەوانەیە کە بریندارکەر نەبێ ڕەنگە وەکو پێویست لایک و کۆمنت و شێریشی بۆ نێت ئەبی ئەمە چۆن چارەسەر بکرێت بە بزافێکی وا ئەتوانێت چی بکات و ئەبێت چی بکرێت بۆ هاوکاریکردنی ئەم بزافە بەڵێ بنای خوای بەخشندەی میهرەبان زۆر گرنگە کە خوا خۆی پێناساکە بە ڕەحمان و ڕەحیم ڕەحمان هەر زاتی خۆی ڕەحمەتە و ڕەحیمی ژیانی سۆزی بێ سنوورە ئەما ئەگەر تێگەشتنی ئێمە دێ ئاینیانی ئێمە بێ بۆ زاتی خوا دیارە بێ ڕنگدانەوە ئینسانەکانیش بە پلەی یەکەم بۆ جۆرە بێ لەسەر دنیاە کۆمەلگای ئێمە لە دۆخێکی نائاساییاژی لە دۆخێکی ڕاگوزەریاژی لە کۆمەڵی ڕۆ لە دۆخێکی ڕاگوزەریاژی یەکێک لە سیماکانی قۆناغی ڕاگوزەریش کەمبوونەوەی کۆنتترۆڵی بەهاکانە بەسەر ئاراستەکردنی ڕفتاری ئینسانەکانە پێناسە کۆنەکان بەلەرزاکەون پێوەرە کۆرەکان بەلەرزاکەون چوارچیەوە کۆنەکان توانای لە خۆگرتنی کۆمەڵگا و بزاف و دام و دەستگاکانیان نامێنێ پێناسە تازەکان پێوەرە تازەکان چوارچیەوە تازەکان کولتورە نوێەکە ینی ئەو تازەبوونەوەی هەیە ئەوەنە شکلی نەگرتووە کە بتوانێت جێ ئەو بگرێتەوە بەرەوە جۆرە لە سەراسیمە جۆرە لە قەیرانی ناسنامە جۆرە لە نیگەرانی جۆرە لە خۆ ئازاردان دێتەکایەوە لە ئەو قۆناغەیە بۆیە بەڕاستی لەم قۆناغەیە زۆر گرنگە سەرکردەی منەزیر هەبێ یەکێک لە قۆناغ کە وڵاتێک لە قەیرانە ژیا لە ڕووی زانستیەوە ئەبێت سەرکردە لە ئاستی مفەکیرە بێ لە منەزیرە بێ لەبەرەوەی کە بەشێ لەوەی کە دنیا گاتە بنبەست سیاسەت دەگاتە بنبەست خەڵک ئازاری یەکتریەدا کێشەکان چارەسەر ناکرێن ئەوەیە کە ئاسۆکان ئاسۆ فکریەکان چوارچێوە کولتوریەکان چوارچێوە سیاسیەکان بەقەڵکی ئەوە نەماون کە ببنە چوارچێوەیەک بۆ چارەسەر وەزیفەی فکر ئەوەیە ئاسۆی نوێ چارەسەری نوێ دەرگای نوێ ئۆپشن و بژاردەی نوێ بکاتەوە لە کۆمەلگای ئێمەیە ئەتوانم بڵێم زۆر گرنگە کە ئێمە بزانین کۆمەلگای ئێمە لە چه قۆناغێکاژین و ڕەگوڕیشەی کێشەکانمان چییە ڕەگوڕیشەی یەکتر قبول نەکردن و یا ئەو کولتوری کە تۆ باسیەکەی چییە ئەبەش ئەرکی هەموو کۆمەلگایە بەڕاستی بە پلەی یەکەم نخبەی سیاسی کۆمەلگا بە بڕای من نەبوونی ئاشتی بەکارێنانی توندوتیژی بوونی هێز لە شوێنەکە کە نابێ هێز لەوێ بێ بوونی ئەو ڕەگەزانەی کە ئاشتی لە وڵاتی ئەمەیەخەن بە پرسیەوە بە پلەی یەکەم مەسئولیەتی ئینسانی ئاسایی کۆمەلگانیە و سەرچاوەکەی ئەویش نییە نخبەی سیاسی بەرپرسی یەکەمە هەر ئەویش جاری وا هەیە دۆخی نائاسایی ئینسانی ئاسایی تەوزیفەکاتەوە بە جۆرێک کە لە خزمەت چەسپاندنی ئاشتێکی دادپەروەریان نەبێ کاکرێ لە قۆناغی ئەوانە قسە بکەین بوونی ئەم جۆرە ڕێکخراوانە ئەکەوێتە چوارچێوەی ئیحساس بە مەسئولیەت پێش هەموو شتێ ئەکەوێتە چوارچێوەی هەست بە لێپرسراویکردن بەرامبەر دۆخێک هەستی ئەخلاقی هەستی نیشتیمانی هەستی ئاینی هەستی قانونی هەر هەستێکی تر ناوە بنەی بەڵام ئەمە بەشێکە لەوەی پێویستە بکرێت پێویستە هەموو کەس لە شوێنی خۆیەوە بیکە بە پلەی یەکەم وەکوتم نخبەی سیاسی ئەگەر نخبەی سیاسی جوڵەیتیان نەبێ ڕوئیای نەبێ چوارچێوەی نەبێ ئیرادەی نەبێ ئەمانە ناتوان ببنە جێگرەوە بەڵام خۆ ناکرێت دانیشین بۆی لانی کەم ئەوان
ڕاچڵەکێنین یا هوشیاریان کەینەوە کە دۆخێکەیە ئەم دۆخە پێویستی بە دووبارە تعریفکردنەوە و داڕشتنەوە و چەسپاندنەوە. بەڵێ زۆر سپاس مامۆستا کاروانی. کاک حاکم ڕزگارگەر بێمە لای جەنابتان. دوو ڕاهەیە لەسەرم کارەی ئێوە ڕەئیەکەیە ئەڵێت کارێکی باشە و گرنگە و تەوقیتەکەشی زۆر گونجاوە. ڕایەکیش هەیە ئەڵێت ئەم کارانە سەر ناگرێ نایەن بەدەمیەوە ڕخراوەکە بە شێوەیەک لە شێوەکان ماوەیەک هەوڵی خۆیە دات و کە ئەزانەی کەس بەدەمیەوە نایەت ناچار خۆی سڕ ئەکات نازام خۆی هەڵەوە شوێنێتەوە بێدەنگی لەیەکەن لەم ڕۆوە بەپی ئەزمموی خۆ تۆڕات چییە؟ بەڵێ سپاس بۆ جەناب و بۆ بینەران. بێگومان هەموو هەوڵێک لە سەرەتاوە کە دەست پێکات مؤیدی هەیە و هەندێک بێلایەنە بێتیایە و هەندێکی جاتیەکات. خەڵک بەشێک ناحەقیان نییە چونکە زۆر ڕێکخراویان دیوە کە یا سێبەری سیاسی بوون یا بۆ مەرامێکی تیجاری دروست بووە. ئەو قسەیە ینی شوێنی خۆی هەیە کە ئەوترێت و هەندێک جار هەڵا لە پرانسیپی ئیشکردنی ڕێکخراوەکانە هەیە کە بۆ ئەو مەبەستەی کە دروست بووە کارەکە ناکات یا وەکو میهەنیانە ڕەنگە نەتوانێت بەدەنگ ئەو پەیڕە و پرۆگرامی خۆیەوە بچێت کە بۆ خۆی داناوە. ئەمە هەردوو لا حەقن ئەوانش کە ئەڵێن ڕەنگە هیچی پێ نەکرێەوە ئەوانەشی کە ئەڵێن نە پێویستە. بەڵام بێگومان ئەمە بێ لەگەڵ ئەو لایەنە بین کە ئەڵێ پێویستە ببێت و پێویستە هەوڵ بدرێت و هەوڵدان بۆ ئاشتی ڕیسالەیەکی گەورەیە و نامەیەکی ئینسانی بەرز و فکری و فەلسەفیە بەبێ هەوڵدان بۆ ئاشتی و بۆ بەرجەستەکردنی ئاشتی مانایەک نامێنێ بۆ زۆر شت لە ژیان. بۆیە ئێمە دەستخۆشی لەوە ناکەین کە ئەم خاوەنی فکرەکەن و بە تایبەتی کاک دکتۆر موسا کەڤاڵ بە ینی منصیف بین دەوری هەر کەسێک لە کارێکە بێ باش بنرخێنرێت و ئەوانەی تریش کە ئێستا لە هەموو لێرە خەریکن و لە سلێمانی و لە شارەکانی تر لە دهۆک و لە هەولێر هەمووی کۆمیتە هەیە و ئێستا لە کەرکووکیش هەوڵی دروستکردنی کۆمیتەیەک هەیە لەو بارەیە ینی ئێمە دەبێ ئەفم کەیگەر دادوەر ڕزگار محەممەد ئەمین ناوێکی دیارە لە عێراق و لە کوردستانیش تەمەلێکتان لە بوارەکەیە یعنی سرف کردووە و بەسەر بردووە چی وای لێکردن هەست بکەن ئەم بزافە ئەتوانێت جیاواز بێ و جێدەستی دیار بێ و گوێتان لێ بکرد. لە ڕاستی هیچ کەسێک ناتوانێت کە بێن بۆ لای و فکرەی ئاشتی لەسەر عەرزکەن بڵێ من لەگەڵ نیم. ئەوە ینی کارێکی نەکراوە. بۆیە من هەمووەکو قانونیەک و هەمووەکو کەسێک کە بڕوام وایە ئێمە ڕۆژانە لە دادگاکانە خەڵکی باجی ئەوەدا کە توندوتیژە کە ئاشتی لە ناویان نییە لەسەر شتێکی بەسیت زۆر کەم بێبەها خەڵک شەڕ دەکەن و خەڵکی تیا کوژرێت. خزمەکان لە بین یەکترا زۆر جار لەو ڕۆژانە کێشەیەک هاتە بەرچاو کە 4 ئامۆزایەک متتەهەمن بە کوشتنی ئامۆزایەک ئەوە یەکێک لەوێ کوژرا دوان بڕیاری سزای لە سێدارەدانیان هەیە دوان 15 ساڵ لە ژوورەوە لەم ماوەیە ینی هەستی پێکرێت لە ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە ئینسانەکان توندوتیژیەکی تێدا هەیە ناتوانێت زەبتی نەفسی خۆی بکە. ئەم بزاڤە ئەگەر بتوانێت هەنگاو بنێت بچێتە ناو خوێندنگەکان بچێتە ناو زانکۆ بچێتە ناو مامۆستایانی ئاینی و هەر هەموو لە شوێنی خۆیەوە بێگومان من دێمەوە لات کاک حاکم بۆ قسە لەسەر ڕۆڵی پەروەردە و خوێندنی باڵا بکەین لەم مەسەلەیە. سوپاس دەکەم ڕێزان خان. زۆر جار
گلەی لە پەرلەمانتارەکانەکرێت ئەوترێت پەرلەمانتارەکان هەر هێندەی چوونە پەرلەمان بیریانەچێتەوە لە کۆمەڵگە بکەنەوە تۆ ئەندامی لەم بزافە و لە کۆبوونەوەکانیانە حزورت هەبووە و ئەگەر چەنێەوە و شتتان پێ ناخۆشە خۆتان بەڵام ئەگەر دەستەی دامەزرێنەر وەم شتانە هەبێ ئێوەی تیا بوو ئەتانەوێت لە ڕێگەی ئەم کارەوە بگەن بەچی و چۆن کارەکەی ترتان کاری یەکەمتان کە پەرلەمانتاریە ئەیخەنە خزمەتی ئەم ڕێکخراوە و ئەم بزافەوە یعنی بۆی زیاتر بیباتە پێشەوە طبعا دەستەکانی تۆ خۆشکاکە یادگار کە هاوکارێکی باش بووی لەگەڵمان و هەروەها سوپاس بۆ کەی 24 بە هەمان شێوە کە ئەمڕۆ لەگەڵمانە بوو و هەروەها بۆ بینەرانی خۆشەویست ئەتوانم لێرەوەت پێ بڵێم من وەکو ڕێزانی شێخت لێر کە ئەندام پەرلەمانێکم ئەگەر باس لەو پێگەی ئێستام بکەم ڕەنگە کەم کەسەیە هەست بەوە بکات کە چێنێ قورسە من لە ناو پێگەیەکی سیاسیام ئەو کەسانە بینی کەنا تەنانەت لێت نزیکن هەواڵتن چۆن بیرەکەنەوە بڕوا بکە کاگیادگار لە کاتێکین ئێستا ئێمە کەسە نزیکەکانە کە باس لە یەکتر ئەکەن هیچ مەجالێکی تیانە لە ڕق و ناخۆشیەکانی یەکتر ئەمە وات لەیەکا بۆ بێ کۆمەڵگەی ئێمەوای لێبێ بۆ بێ تاکوای لێبێ مەسەر من لە پلەیەکەم ئەندام پەرلەمانم لەم پێگەیم پێویستە کاری یاسایی خۆم بکەم پێویستە بەو ئەرکانەی کە هەمە هەستم جێبەجێیکەم بەڵام هەستەکەی ئەوەندەی تۆ ئەتەوێت دژایەتی بکەی و ئەوەندەی دەوروبەریش دژایەتیت ئەکەن ئیتر کارەکانت باش بێ بە پێی خۆت سیرەکەی تۆ ناتوانانی لەو پێگەی خۆت بجوڵیتەوە وەکو هەر تۆ لە سەرتاشا باسیەوەت کرد تۆ کارێکەکەی بۆ نمونە سەردانی جێگایەکەت کردووە کە سەیری کۆمنتەکانەکەی ئەو خەڵکانێک کە کۆمنتت بۆ نووسن ئەوەندەی کۆمنتی ناخۆشی تایە بەرامبەر بە تۆ من کۆمنتی دەستخۆشیم ناوێ بەڵام کۆمنتی زۆر ناشرینیش قورسە بۆ یعنی ئەم کەسانە ئەبێ من بە سادەی خۆم لێرەگەڵم بۆ ئەبێ ڕقیان لە تۆ بێ یا بۆ ئەبێ ئەم ڕقە دروست کرابێ لەبەری تۆ کەسێکی سیاسیت یعنی من ئەمەم ئەوێ ئایا کەسە سیاسیەکان سیاست لەم شارەیە لە وڵاتەیە ئەوەندە ناشرین بوو بەڵێ ناشرین بوو لەوتەکەی خۆتە ڕێزان خان لەوتەکەی خۆتە ئاماژەت بە وتەیەکی چالاکوان و شۆڕژگێڕی ئەمریکی مارتن بە ئەسڵ ئەفەریقی مارتن لوتەر کینگ کرد ئەڵێت ڕق ناتوانێت تاریکی ناتوانێت تاریکی لە ناوبەرێت تەنها ڕووناکی و کاری پێکرێت ڕقیش ناتوانێت ڕق لە ناوبەرێت تەنها خۆشەویستی و کاری پێکرێت ئێوە یەن بە هەمان شێوەی ئەوان وەڵام ئەدەنەوە یان ئێوە بەنیاز شتێکی ئێستا من ئەوە ئەمێ ئەو پێ بڵام بەڵام من کاتێکە بیرم کردەوە هەر کاک ڕزگار لەبەرەوەی کە باسی یەکەم جار هات باسی ئەم بزافەی کرد دروستبوونی ئەم بزافە ڕەنگە خۆشی بزانێ من یەکێک بووم لەو کەسانەی تامەزرۆی بووم نەگەوەی کە بڵێم تامەزرۆیەوە بووم کە من چۆن بتوانم لە جێگایەکە کار بکەم بۆ ئێمە هەوڵڵین ئاشتی بڵاو بکەینەوە ئاشتی لە خۆمانە ئەگەر ئێمە لە سەرتا لە خۆمانەوە دەست پێ نەکەین نتوانین خۆمان ئاشتی خوازبین بڕواکەی ناتوانانی تۆ هیچێ بکەی لەبەرەوەی کۆمەلگای ئێمە شۆی بەسەری هاتۆ هەموو ئەو کەسانەی کە لە پێگەکانان تەنانەت مامۆستایەک تەنانەت کەسێک کە ئەتوان لە خوێندکارێکە ناتوانێت بە ئاشتی بڕوات ئاشتی لە ناخی خۆیان دروست بکات من بەرامبەرەکەم بەڕێزەوە سەیری نەکەم من هەمیشە بۆ بگەڕم ئەوەی کە کەم و کوڕەکانی چیە بەرامبەرەکەم با جوانەکانی ببینم ئەمە مەسەلەیەکە من هەموو جارەڵم پێش ئەو من کە لەدایکە بم مرۆڤێکی سادە و ساکارم و ئەبێ مرۆڤایەتیم خۆش بێ مرۆڤایەتی خۆشبوونیش چییە ڕاستە ئەگەر من کوردێک بم ئەگەر لە هەر جێگایەک بم بەڵام ئەبێ مرۆڤەکانم خۆش بێ جا چۆن تۆ توانی مرۆڤەکانی خۆش بێ قورسە بۆ وانی ئێستا لە ناو کۆمەڵگەن و ینی بە بڕوای بەو شتانەی خۆی هەیە و ئەمە مناڵێک نییە تۆ سەر لە نوێ پەروەردەیکەیتەوە ئاشتی بکەی بە فەلسەفە لای بکەی بە چەمکێکی پیرۆز لای ڕەنگە تۆوا بڵێ بەڵام ئێمە چەند کەسێکمان هەبێ بەم شێوەیە بیرکاتەوە و ئەمما دووبارە بکرێتەوە مەسەن بۆ نمونە من ڕەنگە یەکەم بەرنامەی ئێوە بێ چەنەها بەرنامە لەسەر ئەمە بکەن ئایا ئێمە پێویستمان پێیە یا پێویستمانێ ئەمڕۆ بە کۆی دەنگ لە ناو ئەو کۆنفرانسەیە ڕەنگە هاوڕێیانیش یعنی هاوڕابن کەسێک نەبووە بنەڵێ من پێویستم پێی نییە لە ئێستایە هەموو پێویستمان پێێتی هەموو بەڵام چۆن دەست پێەکەین من لێرەوە دەست پێەکەم تۆ بە شێوەی خۆت هەر یەکەیان لەبەرو ئەم بزافە وای کرد کە ئێمە بیر لەوە بکەینەوە پێکەوە بەدەستە جەمعی هەر یەکەیان ڕەنگەلایەنێکی سیاسی بن بەڵام لە کۆتاییە ئەوەی ئێمەی کۆکردوتەوە مەبدەئی ئاشتی و لەم کاتەیە مەسئولیاتی گەورە لە سەرشانی ئێمەیە چۆن نەتوانین ئەم مەسئولیاتە بخینە سەرشانی خۆمان بەم ڕێگەیە وەکو ئەمڕۆکە ئیعلانمان بۆ کرد و داواشمان کرد هەموو کەسایەتیەکان هەموو کەسێک هەموو تاکێک ئەتوانێت بێت لەگەڵمان نابێت
ئێمە هەوڵبین بۆ بڵاوکردنەوەی ئاشتی لە ناو کۆمەلگاکەمان. زۆر سپاس دەکەم بێگومان من دێمەوە لات مامۆستا ئەبوبەکر بێمەوە لای جەنابتان. ڕێکخراوێکی لەم جۆرە بزافێکی لەم جۆرە ئەتوانێت چۆن فشار دروست بکات. ینی ئێوەتانی ئەمڕۆ جەنابتان لە ینی کە خۆیان ئیعلان کرد و خۆیان ڕاگەیان حزورتان هەبوو کەسایەتی تیا بوو لەسەر هەموو ئاستەکان بەرپرسی تیا بوو چ حکومی چ حەزبی حزوریان هەبوو بەڵام ڕایەکەی ئەڵێت دوایەوەی لە هۆڵەکە ئەچنە دەرەوە هەوڵی بۆ نادەن. ئەبێت چۆن ئەمە ببێ بە کلتور لایەن ینی چۆن من هەست بکەم هەوڵدانی من بۆ ئاشتی بۆ ئەوەی ئەو کەسەی لەگەڵ منایی شەکات ئەو کەسەی کە پەیوەندی و پەیوەستە بمنەوە ئەو بینەرەی گوێی لە منە ینی بە شێوەیەک لە شێوەکان هیچ نەبێ بڕوای بە پێکەوە ژیان هەبێت چکە قسە لەسەرەوە هەیە ئێستا ئێمە بڕوامان بە پێکەوە ژیان نەماوە چۆن باس لە ئاشتی بکەین. جا بە بڕای من ئەبووە و پرسیارە لە ئەو دوو بەڕێزە بکرێت کە ئەندامی بزافەکەن و ئەندامی لیژنەی باڵای بزافەکەن بەڵام منیش بەقدر خۆم جواب دەمەوە بە بڕوای تۆ چۆن ئەتوانن فشار دروستکەن ئەوەندەی ئەوان خۆیان کرد لە هۆڵەکەیە گروپێکی فشار دروستکەر نین ئەوەندەی گروپێکی هوشیاری دروستکەرە ینی ئەیانەوەی هوشیاری بە بایەخی ئاشتی لە ناو کۆمەلگای ئێمەیە لە ناو چینە جوانەگاکانە بە شێوەیەکی جۆراجۆر فکری ئاشتی خوازی بڵاوکردنەوە جەختیان لەسەر ئەو ناسنامەی خۆیان کردەوە نەک زۆر خۆیان پارازلەوەی وەکو گروپێکی هەتا فشاری مەدەنی دەرکەون لەبەرەوەی ئەمەش ڕەهەندێکی سیاسی تایە جۆرێکتر لە ممارەسەکردنی سیاسیە بە شێوەیەکی ناحیزبی ئیشێکی پیرۆزە من نازانم ئەمان دوای ئەم پێناسە منیان بەدڵیا دڵە بە زوا خۆیان پێناسە نەکرد کە ببنە فشار لە کاتێکە کەواتە ئێمە گروپی ترمان پێویستە کۆمەلگای ترمان پێویستە ڕای گشتیمان پێویستە ئەما بێ بە ژێرخان دیارامە زۆر یەوێت تا بێ بە ژێرخان ئەگەر ئێمە تەنها گرە و لەسەر وشیاری بکەین گرێوێکی گرنگە وشیاری گرنگە بەڵام بیرمان نەچێ هەموو جارێ لە هوشاریەوە ناچین بۆ بەرەنجامی سیاسی و واقعیم جۆرەشتانە جارێ واقعی سیاسی و ئابووری و سەپاندنی واقعی یا بڵین دروستکردنی واقعە هوشیارێکی نوێ لەگەڵ خۆیان دروستەکە بەو ئەندازەی هوشیاری گرنگە بۆی بگەین بەوە بەو ئەندازەش ڕێکەوتنی سیاسی و دەستەمۆکردنی سیاست بۆ چاکەی گشتی بۆ خواستەکانی خەڵک گرنگە بۆ ئەم هوشیاریە بۆیە ئەمان ئەبێ لە دوا ڕۆژە بە بڕای من استراتیژیەتیان ڕوونتر بێ تێگەیشتنیان چوارچێوەدارتر بێ بۆ ئاشتی خوازی و ئاشتی مەبەستیان چییە لە ئاستە جۆراوجۆرەکانی کۆمەلگا لە جنگە جیاوازەکانە وابێ ئیشێکی گرنگ لەسەر توندوتیژی بکەن ئێمە ناتوانین لە ئاشتی تێبگەین لە بایەخی ئاشتی تێبگەین لە میکانیزمەکانی چەسپاندنی ئاشتی تێبگەین لەوەی بیکەین بە بەشێ لە پێکاتی دەرونی خەڵکی و بیرکردنەوەی خەڵکی تا لە میکانیزمەکانی ئیشکردنی توندوتیژی سەرچاوەکانی توندوتیژی بوون بە قوربانی توندوتیژی دروستکردنی ئینسانی توندوتیژی تێنەگەین هەتا سەرچاوەکانی توندوتیژی وشک نەکەین یا ئەگەرەوە میسالی بێ لاواز نەکەین ئێمە ناتوانین ڕوحێکی ئاشتی خوازانە دروستکەین هەتاکو ئێمە لە ئاستی کۆمەلگا و سیستەمە نەتوانین واقعی بێنینە کایەوە کەلانی کەمی ئارامشی دەرونی بۆ نمونە پێکاتەکان بە پێکاتی سیاسی ناسنامەی جیاوازی سیاسی دینی مەزەبی ئەوانە ئەبێ هەستکەن بەوەی کە ئاسایشی ناسنامەیان هەیە زۆر لێکردن لەسەر بناغی جیاوازی ئایدۆلۆژی فکری دینی مەزەبی ناوچەیی گروپی خێڵ و کۆمەڵاتی و ئەم جۆرەشتانە نییە تۆ کە ئەمەد بۆ دروست کرد ئەکرێتەوە کە کرایەوە کەمترین گرژی لەگەڵ بەرامبەرەکەی دروستەکە بەرامبەرەکە شەر بۆ جۆرە بۆیە ئەمان کردویانە ئەبێ زەنگێک بێ هوشیارکەرەوە بێ ئێمە پێویستیمان بە استراتیژیەتێکی نیشتیمانی هەمەلانە هەیە بۆ دووبارە بیناکردنەوەی هوشیاری ئاشتی لە کوردستان ئەبێ قۆناغی یەکەم بە هۆشیارکردنەوەی کۆمەلگە و تاکەکان دەست پێ بکەن بەڕای تۆ قۆناغی دووەمە بێ استراتیژیەت بگۆڕن ئەگەر ئەنجامی نەبوو بیکەن بە فشاری مەدەنی بە بڕای من قۆناغ نییە بێن لەو کاتەیە کە هوشیاری دروستەکەی لەو کاتەیە هەوڵی دەستکاریکردنی سیاست بی و لە هەمان کاتە هەوری فشارکردنی سیاسیش بی مەرج نییە هەمان گروپێکەوە بیکە بەس کۆمەلگا لە چوارچێوە فراوانەکەیە ئەبێ هەرسێکی بەسەرێکەوە بکە بەس لەم قۆناغێ ئەولەویات بۆ کامیانە و ئەولەویات بەکامی ئەمیان بەکام میکانیزم هەویان بۆڵدا ئەمە ئەبێ شان بەشانی یەک ئیشکەن بۆی کە ناومێدی دروست نەبێت لە هوشیاری 5 ساڵیش ماکرد هوشیاری نەگەیشت بێت بەبێ هوشیاری ئەوەکەی تر نەگەیشت بێت ئەبێ یەکتر تەواوکردنێکە بێ لە نێوان هەرسێ ڕاهاندومی پێ بەپێ یەکتر بڕۆن زۆر سپاس دەکەم کاک حاکم بێمەوە لای جەنابەت قسەت لەسەر ڕۆڵی پەروەردە کرد ینی قسە لەسەرەوە کرێت ئەگەر بتەوێت تۆ ئاشتی بکەی بە کللتور ئاشتی خوازی بکەی بە کللتور یەکتر قبولکردن سەرڕای جیاوازیەکان یەکتر خۆشویستن بکەی بە کللتور ئەبێت زۆر لە قۆناغێکی سەرەتاییەوە دەست پێ بکەیت کە ئەمەی لە لای ئەو چەسپاس سبەی ئەوە ئەبێ بە مامۆستا
ئەوە بێ بە بەڕێوەبەری قوتابخانەیەک ئەوە بێ بە مامۆستایەکی زانکو ئەوە بێ بە دادوەر ئەوە بێ بە پارێزەر ئەوە بێ بە ئەندازیار بە شێوەیەکی گشتی هەر یەک لای خۆیانەوە کۆمەڵگەیەکی ئاشتی خواست دروستە بێت و بێگومان کاریگەری لەسەر لایەنە سیاسەکانی شەبێت بەنیازن لە قۆناغی داهاتووە بۆ بواری پەروەردە و تەنانەت خوێندنی باڵاش هەنگاوەکانتان چۆن دەست پێ بکەم بەڵێ مفاتەحەی بۆ وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردەتان کردووە لەمڕۆوە پێش چەند مانگێک لە ساڵی پارە لە دروستبوونی ئەم بزافەوە پێشەوەی لە سلێمانی ڕابگەیاندێت سەردانی یەکێتی مامۆستایانی کوردستان کراوە سەردانی یەکێتی زانایانی کوردستان کراوە سەردانی ڕێکخراوەکانی تر کراوە بەو مانایی کە هەر یەکە ئەوتوانێت ڕۆڵی خۆی بێنێوەکو مامۆستا بوبەکر فەرموو چکە ئەم ڕێکخراوە فرەڕەهەندە و لەسەر چەند تەوەرێک ئەبێ ئیش بکات بەشێکی ڕەنگە ئانی بێت و بەشێکی دوورمەودایە ئەوەی کە دوورمەودایە گرنگترەوە هیچیش ئەم کارانە بەتەنها بەخۆی ناکرێت ئەم ڕێکخراوە کە ئەمە دەبێ هەموو خەڵکتیایە هاوکار بێ و ئیشی لەسەر بکات واتە وەزیری پەروەردە و منهەجی پەروەردە پێداچوونەوەی بۆ بکرێت بۆچی توندوتیژی بۆ هەیە لە فکری ئێمەیە ڕاستە ینی کۆمەڵی کوردەواری کۆمەڵێکی بێوەیە ئەگەر بە شێوەی گشتی تەماشای بکەیت بەڵام لەگەڵ ئەوەشا زۆر شتی دەچی سەرجادە تۆ هەست بە توندوتیژیەکە هێتا دەچیتەوە ماڵەوە ڕەنگە خۆمان لە ماڵەوە لە ناو خێزانە لە دەرەوە هەندێک شتێ ئێمە دەرکی پێ ناکەین کە ئەمە توندوتیژیە و لە کاتێکا توندوتیژیە ئەبێ مامەسا باسی کە تعریفی توندوتیژیش دەبێت جارێک کە تعریف بکرێتەوە و ئەو هەنگاوانەش کە دەندێت بۆ چارەسەری ئەم مەسلەیە دەبێت بە کەسی پسپۆر و کەسی شارەزا بەشێکی استراتیژدانەری بێتشیەکە باییەوە عفو زیادی کردووە کە ینی لە حاڵەتەوە بوو بێ بە دیاردە و مەترسی دروستکە بۆ قۆناغی داهاتووش بەڵێ ینی بەپێی ئیشەکەی خۆت مەبەستم بەڵێ دیاردەیە توندوتیژی کەمیش بێ هەر زۆرە چکە تۆ کە توندوتیژی بوو بەوەی لە ناوبردنی یەک مرۆڤیش هەر ئەوە خەسارەتیش گەورەی لە کۆمەڵە درێت توندوتیژی ئێمە تەنها هەر ئەوە نییە کە منداڵ کە پەروەردە ئەکرێت کە پەروەردە کرا سپێنێ ئەو سەرکردەی وڵاتە سپێنێ ئەو سەرکردەی ئیدارەیە ئەو کەسا کە بەو جۆرە بە ڕۆحی گفتوگۆ بە ڕۆحی حیوار و بە ڕۆحی یەکتر قوبولکردن پەروەردە کرا ئیتر ئەمە کۆمەڵێکی پێشکەوتو کۆمەڵێکی دیموکراسی و دیموکراتیەکانی شائەگوزەریە هەر ئەچێتە چوارچێوە و ژێر چەتری توندوتیژیەوە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەوتر ڕۆڵیان هەیە لە ئاشتەوایی و لە یعنی بە شێوەیەک لە شێوەکان تۆ سەرەکەی لایەنگرانی پارتیەکی دیاری کرا و هەمیشە دژی لایەنگرانی پارتی بەرامبەرن یعنی ئەو کەسە چی بکات بە خراپیەسان ئەمە شەر ئەچێتەوە ئەمە ڕۆشنبیری هەڵەیە ئەمە ئەو جۆرە نووسینانە ئەو جۆرە تۆڕانە ئەو جۆرە بەشداریکردانە لە ئەوانە بەشێکی یا جنێودانە یا ڕوخاندنی بەرامبەرە زمانی حیواری گفتوگۆ و قسەکردن بۆ گەیشتن بە حەل و بۆ گەیشتن بە ئاشتی زمانێکی تایبەتی خۆی هەیە هەموو کەس ناتوانێت قسە لەسەر ئاشتی بکات هەندێک کەس هەیە هەر حەزە کاشت بڵێت و خۆشی ناشری نەکا و بەرامبەرەکەشی ناشری نەکا بەڵام لە ئەنجامە ئەوانە خۆیان زەرەکەن بەڵێ زۆر سپاس دەکەم ناوبڕێک وەرەگرم لە دوای ناوبڕەکە لەگەڵ ڕێزان خان گفتوگۆکەمان بەردەوامەکەین بەڵێ بینێرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووەمی باسی ڕۆژ بەردەوامین لەگەڵتان بەرنامەکەش تایبەتە بە خۆڕاگەیاندنی بزافی ئاشتی ناوخۆی و قسە لەسەر ئاشتیەکەین لە کۆمەڵگەی کوردیدا ڕێزان خان پێشتریش ڕاتانگەیاند بوو کە ئێوە استراتیژی نزیک و دوورمەوداتان هەیە سەبارەت بە استراتیژیە نزیکەکانتان ئەتانەوێت چی لە ئەولەویەتی کاری ئێوەیە و بە نسبەت دوورمەوداکانەوە بەنیازم چی بکەن و چۆن تاکە جیاوازەکانی کۆمەڵگە ئەهێننە ناو ئەم ئیشەی خۆتانەوە بە تەکیدی استراتیژمان هەیە و پێی بە بەرنامجی تایبەت بە خۆشمان هەیە نزیکمەودا و دوورمەودا ئەوەی کە نزیکە لە کاتی ئێستا ئێمە پێویستمان بە چییە بەکارهێنانی ئەموشەیە وەخستنە ناو واتە تۆ کاتێککە باس لە ئاشتیەکەی هەر خۆت بۆ بەرامبەرەکەت وەکووتم بۆ دووروبەرەکەت لەگەڵ دانیشتن لەگەڵ هاوڕێکەتە دانیشتن لەگەڵ هاوکارەکەتە
تۆ ئەمانە چۆن بەکاریهێنی چۆن لە هەڵسو کەوت تا ئەتوانی ئاشتی خوازبی ئەمە سەرتاکە کە ئێمە باسمان وەکو بەڕێز باسی لەوە کرد کە ئایا لە سەرەتایە تەنها ئەمە بانگەشەیە واتە تەوعیەکردنە بۆ خەڵک بە تەئکیدی هەموو کارێک پێویستی بە تەوعیەکردنە ئایا لە ئێستا ئێمە پێویستمان پێیت یا پێویستمان پێی نییە مادەم سەرەتای کارکردنی ئێمە پێویستمان بەوەیە کە ئەبێ بانگەشەیەکی تەواوەتی بۆ بکەین بۆ ئاشتی ئەگەر من خۆم نەتوانم دەروونێکی ئارامم هەبێ و دەروونێکی ئاشتی خوازانم هەبێ ناتوانم لەگەڵ بەرامبەرەکەمە تەنانەت ناتوانم خۆم بیر بکەمەوە ئێستا ئێمە لە کاتێکە ئەوانەشی کەبیر دەکەنەوە ئەوانەشی تەنانەت کێنە ناو بەرنامەیەکەوە دانیشن بۆ کێشەیەکی سیاسیە کێشەیەکی کۆمەڵایەتە زۆربەی کاتەکان کێشەیەکی سیاسیە ناتوانی تۆ بە دەروونێکی ئاسوودەوە بیتە ناو بەرنامەکەوە بەرامبەرەکەت فعلەن بیر لەوە بکەیتەوە کە من لەگەڵ ئەم هاوڕێمە هاتووم پێویستەکەی بە ئاشتیانە گفتوگۆ بکەین ئێستا زۆربەی بەرنامەکان وای لێ هاتووە بۆ لەبەر و من هەوڵەیەم بەرامبەرەکەم ئەگەر هاوڕێشمە لە پەرلەمان تێکی پشکێنم لەبەر من و حیزبی ئەوم ناوێ ئەمە قورسە ئایا ئێمە لە کۆتاییە ئێمە پەیامێکی وەکو ئەندام پەرلەمان ئێمە هاتوین خزمەتی ئەم کۆمەلگایە بکەین یا یەکتێک پشکێنین ئایا دەورمان هەبێ لە گۆڕانکاری لە ناو حیزبەکانمانە یاخود حیزبەکانمانەوەی تر ناشرین بکەین کێ نمونەیەتی ئەو کەسایەتیانەی کە لە دەرەوەن ئەمەیە بۆیەڵم لە سەرەتای ئێمە زۆر پێویستمان بە تەوعیەکردنی بابەتی ئاشتی هەیە لە هەموو جێگایەک لە قوتابخانەکانە لە سەرجادەیە لە تەلەڤیزۆنەکان لە هەموو شوێنێک هونەرمەند ئەو کەسانەی کە لەگەڵمانایە و بۆ بەرامبەرەکەی تۆ چۆن نتوانی تۆ چۆن یارمەتی من بی من لە ئێستاە کاڵم من کەسێکم ئەمەوێ ئەم کۆمەلگایان بە هەر جێگا ئەگەر تەنها لە ماڵەکەی خۆمەوە دەستی پێ بکەم ئەمەوێ چاکسازیەک بکەم لە مناو ئەم کۆمەلگایەمە چۆن نتوانم ببمەوە بە کەسێک کە بە ئاشتیانە بە خۆشەویستی بڕیار لەسەر بەرامبەرەکەم بم هەمیشە ناشرینیەکانی نەبینم لەبەرەوە کە ئێمە باس لەماناکەین ئەمە سەرەتای کارکردن تا سەرەتاکەی پێویستە هەموو کەس گوێی لەم مەسەلەیە بێ یعنی ڕاستە لە قسەکردنا ئێمە زۆرمان باس کردو بەڵام کردار ئەبێ بچینە سەر ئەوەی کە بە کردار چۆن کارەکەین کردارەکە ئەوەیە تۆ لەگەڵ بەرامبەرەکان تا لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە هەتا من لەگەڵ هەر کەسێک ئەگەر باسی ئاشتی بکەم بڕوا ناکەم بەرامبەرەکەم هیچ کۆمنتێکی هەبێ لەسەر ئاشتی چونکە کەس نییە ئاشتی نەوێت لە خۆشتانەوە دەست پێ بکەن لە شێوە ساکارە ئاشتی لە خۆتانە دەرکەوێ وەکو پێداڵم ئەڵێم ئەبێ لە خۆمەوە دەست پێ من بۆ کە ئەم کاتێکە بزافی ئاشتی گوێم لێ بوو کە کاتێ بانەرەکانم خوێندەوە بۆ حەزم لێ بوو بیرم لە خۆم کردەوە یەکەم کەس بۆ من وابم بۆ من لە جێگایەکەم نەتوانم گۆڕانکاریەک بکەم لەناو ئەم کۆمەڵ من ژنێکم بۆ نمونە ژن و ئاشتی ئەمێ ئەو بڵم لە ئۆغەندایە لەو کاتێک کە شەڕ و ناخۆشی بوو ڕۆژانە چەنەها کە شەڕی ناوخۆیان هەبوو دایکەکان کە چەند مەیتی کوڕەکانیان بۆ هێنایەوە یەکەم کەس کە دەستی کرد بە بەرنامەی ئاشتی کێ بوون ژنەکانی ماڵەوە بوون دایکەکان بوون کە جەریان سوتا بوو هەستان هەر ئەو کراسی بەری خۆیان کراسی سپی بوو ئەیاندڕی لەسەر سەریانەوە ئەبەست و ئەچوون لەسەر جادەکانیان و ئێمە ئاشتیمانە چونکە ئێمە جەرگمان سوتا بە بۆنەی جەنگەوە هەر لە لای خۆشمان ڕەنگە بزانن لە کاتی براکوژیەوە چەنەهان دایکی کە کوڕەکانیان لە شەڕی براکوژیا کوژرا بە پیپەتی لە سلێمانیەوە هەتا دێگەڵە ڕۆژ زۆر باشە ڕێزان خانم کاتمە وڵات باسی ئەوت لەگەڵاکەم ئەوە نووسیمە و ڕۆڵی ژنان و ئەتوانن چی بکەن لە وردە گفتوگۆیەک لەگەڵ مامۆستایەکی زانکۆ لە ناو هۆڵەکە و کاتەیەوە سەرقاڵی قسەکردن بوون زۆر بێهیوا بوو ووتی ئەمی شانە ئیشی سەرپێیی و نازانم ینی بە شێوەک لە شێوەکان وتی ئەمەش پشکێنەیە حەزبەکان بە شێوەیەکی تر لێرە خۆیان ڕێکەخەنەوە بڕوا بکە ئەمەوێ هەموو کەسەوە بزانێ چۆن دڵنیانە من ئەمێ ئەوە بڵێم ڕێزانی شێخ دلێر نەیەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانێ ئێستا من چیم لەو بزافەیە و ئیش ئەەکەم لەو بزافەیە هیچ کەس من وەکو خۆمەیڵێم و بە هیچ شێوەیەک ئایا ئەگەر من پەیامی ئاشتیم هەبێ
ئەبێ کێتی نیشتیمانی بۆ پێی ناخۆش بە پەیانی بالعکس حەزەکەم من حیزبەکەی خۆم پێش هەموو کەسێک ئاشتی خواز بێ بتوانێت چارەسەرێک بۆ ئەم چۆن ئەو خەمە ئەڕەوێنیتەوە کە تۆ پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەناوە بزافە ئەمەوێ لە ئێستەوە پیان بڵم ئەگەر من بمەوێت سیاست بکەم ئەتوانم حیزبەکەم ئەوەندە جێگای هەیە ئەوەندە ئۆرگانی هەیە بڕۆم ئیشی لێ بکەم زۆرە بەڵام لێرەیە وەکو ڕێزان ئەمەوێ ئەو پەیامە کە پەیامی ئاشتیە بیگەێنم لە هەر جێگە هەتا ئەو شوێنەی ئەتوانم وە تەکیدیش بێ هەموو ئەو کەسایەتیانەی کە ئەمڕۆ هەموو ئەو کەسانی کە گوێشیان لێمانە هەموو ئەو خێزانانەی کە ئێستا دانیشتون لە ماڵەوە ئێمە پێویستمان بە پەیامی ئاشتی پێویستمان بە چونکە ناخمان لە ئێستاە زۆر ڕوژاوە زۆر بێتاقەتین زۆر بێزارین ئەگەر تەنها کاتێک نەتوانین خۆمان ئارام بکەینەوە ئەمە هەموو تەسیربان تێکا وەکو کە ئێستا بینی زۆر سپاس دەکەم ڕێزان مامۆستا کاروانی ڕێزان خان باسی نوخبە و دەستەبژێری کرد من ئەمەوێت تۆزێ لەسەر ئەمە قسە بکەی بۆ بینەر قسەیەکێ لەسەر ئەوەی هێندەی دەستەبژێری کۆمەڵگەکەمان نوخبەکانمان کێشەیان لەگەڵ یەکتر هەیە ئەوانەی لە خوارەوە و ڕەنگە کاسبکارێکی ناو بازار و کێشەی لەگەڵ دراوسێکەکەی نەبێ ئەمە چۆن چارەسەرەکرێت من پێم وایە لە بەشداری یەکەم ما قسەیەم وت کەوتم نەبوونی ئاشتی لە کۆمەڵگایە بۆ ئەندازێک کە ئامادەگەی هەیە لە کۆمەڵگای ئێمە بە پلەی یەکەم لێپسرایەتی نوخبەیە وە کێشەی مرۆڤی ئاسایی نیە لە کۆمەڵگای ئێمە بۆ نمونە ئێمە لە نەوەتەکانە بەداخەوە چوونە شەڕێکی ناوخۆی شێتانەوە ئەگەر ئێمە ڕاپرسێکمان بکردە لە ناو جوتیارەکانی کوردستانە لە نێوان ڕەنجدەرەکانی کوردستانە چێتان لەگەڵ شەڕە و چێتان بەشداری شەڕە بن دڵنیام لە 1970 دژی شەڕ چکاوانیش چێ 4-5 ساڵ سەرۆت و توانیان بڵێن نوخبەیە وڵاتەوە یعنی نوخبەیە وڵاتەیە بۆیە کێشەکە بە پلەی یەکەم کێشەی نوخبەیە بە سیاسی و ڕۆشنبیرانەوە بە سیاسیەوە ئەکادیمیەکانەوە بە پلەی یەکەم نوخبەی سیاسی نوخبەی عسکەری نوخبەی فکری نوخبەی ڕاگەیاندن ئەکرێت دوای نوخبەی دینی و نوخبەی کۆمەڵاتی ناوەندەکانی خوێندن و یعنی ئەمانەشی بخەینە سەر نوخبە بە شێوەیەکی گشتی یعنی بە شێوەیەکی گشتی بەڵێ بە پلەی یەکەم ئیشی ئەمانش بە قسەی خۆش ڕێک ناکەون ئەمانش بە قسەی خۆش ڕێک ناکەون بە تکاو ڕجاش ڕێک ناکەون یعنی ئەو کاتە نابێ ئێمە بڕوامان بە تکاو ڕجاشە بێ ئەگەڕێینەوە بۆ نەسیحەت الملوکی سەردەمی ئەمەوی و عەباسیەکان و ئەوانە کە زاناکان نەسیحەتی پاشا و دەسەڵاتدارەکان بکەن ئەگەر چی ئەمەش هەر میکانیزێک بمێنێتەوە جوڵاندنی هەست و ویژدان و غیرەت و ئەو ئیدعانەی کە ئەیکەن تۆ شەو ڕۆژ دروستم بەڵە بڕی دروست بینێتەوە تیوی ئینسان و دۆستی و نیشتیمان و جۆرەشتانە ئەی خێر ئێمە لە دۆخێک کاژین پێچەوانەیە و دروشمانەیە ئەی خێرە لە بەردەم چارەسەرکردنی بچووکترین کێشەیە تۆ سەرکردەیە پەکتەکەوێ ناتوانێت بڕیاردەی تۆ ناتوانانی ئەسیری بغز و کینەکانی ڕابردوون نەبی خێرە ئەم دۆخە دۆخێکی ئاساییە لە ئاستی تۆە ئەکرێم پرسیارانە بکەین بەس هاوچەرخانە بیخین لە فۆرمە کۆنەکانە نەیکەین چکمە لە کۆمەڵگایەکیان سیاسە دەبێت بە بڵکی خۆمان بزانین ئێمە خاوەنی دەسەڵاتین ئەگەر بە تەواوەتیش خاوەنی دەسەڵات نەبێت ئەگەر پێویست بڕوامان بە ئەبجەدێتی دیموکراسیە بێ ئێمە سەرچاوی دەسەڵاتین ئێمە سەرچاوی ڕەوایەتی سیاسین ئێمە خاوەنی مقدرات و مڵک و سامانوینی ئەو وڵاتین ئەگەر تعبیرێکی ڕۆسۆ بەکاربێنین لۆک بەکاربێنین دەسەڵاتدارەکان هیچ نین جگە لە فەرمانبەرێ هەتا وەکیلیش نییە بە تعبیریە و ئەڵێ فەرمانبەرێکن لە باتیێمە ئیشەکان ئەمە دۆخە میسالیەکەیە بەبەسەمەوەیە چۆن ئێمە ئەم نوخبەیە ئیشیان لەسەر بکەین پێش هەموو شتێ ئەم نوخبێت چۆن بگەنە دۆخی لانی کەمی تەوافق باشە لانی کەمی تەوافق چۆن بگەنە لانی کەمی ئەوەی بڕوا بە گفتوگۆیەکی جددی و ڕاستەقینە هەبێ لەگەڵ یەکە بیرکردنەوەی هاوبەش قسەکردنی هاوبەش گەڕان بە دوای چارەسەری هاوبەشە و چۆن سەرمایە ڕەمزیەکان و مادیەکانی ئەم کۆمەڵگایە بە جۆرێ دابشکەن هەستکەن هەمویان لە چوارچەوی استراتیژێتێکە بەشداری داڕشتنی سیاسەتەکان و بەشیشیان هەیە لە ئیمتیازەکانی ئەم کۆمەڵگا باسی دەسەڵاتت کرد وتەیەک شێڵێ کەی دەسەڵاتی خۆشەویستی زاڵ بوو بەسەر خۆشەویستی دەسەڵاتە ئەو کاتە ئاشتی بەرقەرارە بێ باشە دەستەبژێرێکی کۆمەڵگە گەر لە فەیسبوکەکەی خۆیەوە باسی ئاشتی کۆمەڵایەتی بکە ڕەنگە مامۆستایەک بۆی بنووسێت من لە کاتی خۆیە موچە وەرناگرم ئەو چارەکە موچەشکام دەنێ ڕەنگە کاسبکارێ بڵێ منە ئیشم نییە ئیشم دەست ناکەوێت ینی من چۆن کار بۆ ئاشتی بکەم چۆن لەگەڵ خۆمە ئاش بمەوە کە من بەردەوام لە ناو کێشە و قەیرانە بم چۆن ئەم هاوسەنگیە ئەکری ڕابگیرێت بەرگری لەوان بکەیت و تۆوی ئاشتیش بچێنی ئەمە چۆن نەکرێت ئەستەمە لە ئێستا یان ممکنە
ئەستەم نییە بە بڕای من شێوازەکانی خەباتی مەدەنی ئێمەیان ڕزگار کردووە لەبەردەم دوو ئۆپشنە دوو بژاردەیە کە قەتیز بمێنێت بۆ نمونە لە مێژووی سەدان ساڵی ناوچەکەی خۆمانە دایم کۆمەلگا لەبەردەم دوو بژاردەیە بووە یا قبولکردنی جۆرە لە فەساد و گەندەڵی و ئیستبداد و تاکڕەوی یاخود دەرهێنانی شمشێر و خوێنڕێژی و توندوتیژی ئێستا شێوازەکان و میکانیزمەکانی خەباتی مەدەنی هاوچەرخ ئەم هاوکێشەیە تێپەڕێنێ نەخۆسەپاندن و گەندەڵیمان قبوڵە نەخوێن ڕێژی و توندوتیژی و شمشێریشمان هەمووشیانەڵێ بە شەڕ چارەسەر نابێ هەموو پارتە سیاسیەکان شەڵێ بە ئاشتیە بێت خەباتێکی جددی ئاشتی خوازانە دەست پێکەین لە پێناو سنووردانان بۆ گەندەڵی وە کۆمەڵگایەکی دادپەروەری و دیموکراستتر. زۆر سوپاس دەکەم. کاک حاکەم ڕزگارگەر بێمەوە لای جەنابتان. قسەیەکەیە لەسەر ئەوەی کە ئاشتی لە کۆمەڵگەیە وەکو مامۆستاش ئاماژەی پێدات کاری دەستە بژێرەوە من با قسەیەک لەسەر نوخبەی سیاسی بکەم گەر جەنابتان پەیامێکی دیاریکراوتان بۆیان هەبێت ئەبێن نوخبە سیاسیەکەی ئەمڕۆی هەرێمی کوردستان بۆ نمونە ئەو با بڵین هەموو پارتە سیاسیەکان بە دیاریکراوی 5 پارتە سیاسیەکەی کە خۆیان لە پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵی ئیسلامیە بینەوە ئەم پێنجە چۆن ئەبێ هاوکاری ئەم جۆرە بزافانە بن کە ئێوە ئیشی تیاکەن یاخود دەبێت لە دوورەوە سەیریکەن و بڵێ بزان یان بڵێن دڵنیام شکستە هێنن ئەمانیش ئەبێت چی بکەن ئەوان بۆی ئەم هەوڵە وەکو هەوڵەکانی تر بێبەر نەبێت وڵا بفەرمو بزاف چی بکە لەگەڵ ینی بەرامبەرەوان بەڵ هۆی بۆ ئەوەی ینی بە هەڵە لێی لە بزافەکە تێ نەگە خەڵکی بزافەکە مانای ئەوە نییە خەڵکی سیاسی بۆی نییە بێتە ناو ئەم بزافەوە بە پێچەوانەوە هەموو خەڵکێکی سیاسی با بێتە ناو بزافەکەەوە و بەڵام سیاسەتی خۆی لە ناو بزافەکە باس نەکات سیاسەتی ینی نەی بە دێت لێرە ئەو حیزبیە وەکو شخصی بەڵام نەک بێت بەرنامەی سیاسی و حیزبی خۆی لە ناو ئەم بزافە جێبەجێ بکات ئەمە فەرقەکەیە ئەم بزافە ئێمە نایشارینەوە زۆربەی زۆری لە دامەزرێنەرەکان ئەندامی سەرکردایەتی حیزبەکانن لە هەموو حیزبەکان لە کوردستانی ئێرانی تێدایە کوردستانی تورکیای تێدایە کوردستانی سووریای تێدایە ئەوە خۆشمان لێرە کەواتە هەوڵەکانی ئێوە بۆ ئاشتی لە پارچەکانی دیکەی کوردستان ڕۆژهەڵات و ڕۆژاواش بەردەوام ئەمە گەشتگیرە لە ئەندامانی دامەزرێنەر لە هەموو پارچەکانی کوردستانی خەڵک تێدایە واتە نزیک بوونەوەی حیزبە سیاسیەکان لە بزافەکە نە هەڵەیە نە شتێکی ناخۆشە بە نسبەت بزافەکەەوە بە پێچەوانەوە ئەی شەڕکیەیکە شەڕ حیزبە سیاسیەکانێکە ئێمە ئەمانەوێت لەگەڵ حیزبە سیاسیەکان نزیک بینەوە ئەوانن خۆ ئەگەر ئەوان ڕێکوپێک دانیشتنیتر شەڕ وین ئەمێنەوە شتی کۆمەڵایەتی شتی کۆمەڵایەتیش مهمە چکە مەسلەی حیزبایەتی و سیاست ئەوان شتی گشتی ئەچێتە بەردەستیان ئەوەی تری شتی کۆمەڵایەتی وەکو عەرزم کردی ئەم بزافەش شتەکەی فرەڕەهەندە چکە تۆ جاری وا هەیە لەسەر شەڕی دوو مناڵ چەند کەسێکە کوژرێت دوو مناڵ لە کۆڵان شەڕیان کردووە لە تۆپتۆپێنێکە بینی تۆ دیقەت بە لە ناو تۆپتۆپێنێکە دوو فرقەی تۆپتۆپێن چی ڕوەدات ئەمە لایەنی کۆمەڵایەتیە بەڵام لایەنی سیاسیش مهمە حیزبەکان کە تێک بچن حیزبی چەکدار بە تایبەتی ئەوە تا ئەبینی لە تاریخی عێراقا هەزاران کەس کوژراوە لەبەرەوەی کە حیزبەکە ئینقلابێک کراوە دوای ئینقلابەکە لە باتەوەی ئینقلابە و تەواو یعنی چییە ڕۆژێک ئیبادەی حیزبی شیوعی قانونی پێدەرەچێ ڕۆژێک ئیبادەی حیزبی داوە قانونی پێدەرەچێ ڕۆژێ ئیبادەی پارتی و یەکێتی و حیزبی بەعس و هەر ڕۆژێک سوڵتاتەکانی ژەبینی سوڵتاتی عنیفن سیاسیەکان ئەلێرا پێویستە ئەگەر ئێمە پەیوەندی لەگەڵ سیاسیەکان ئەبێ باش بێت و ئەبێ سیاسیەکان باشترە خۆ نزیک بنەوە بەڵام نەک سیاسەتی خۆیان بێنە ناو بزافەکەەوە ئەمە ئێمە داوا لە حیزبە سیاسیەکانەکەین کە هەنگاوی ئاشتیانە بنێن هەنگاوی دواترتان چیە هەنگاوی دوای ئەمەی کە خۆتان ڕاگەیاند دو ئەمان وەڵە سلێمانی و خۆیان نەزان کۆمیتەی سلێمانی خۆی توانێت چی قەنەعەتێکیان هەیە و توان چەند هەنگاوێ گەنێن بەڵام من پێم وایە زۆر باشە نزیک بنەوە لە حیزبەکان بچن سەردانیان بکەن پێشنیازی تۆ وەکو ئەندامێکی بزافەکە وەکو دادۆرێکی بازمون پێشنیازی تۆ چییە؟ ئەبێ لە ئێستاە چی لە ئەولەوێتی کاری بزافەکە بێت؟ لە ئەولێتی کار ئەبێ وەفدیان هەبێت ئێستا بچەند سەردانی سەرکردایەتی هەموو حیزبەکان بکەن بە تایبەتی پارتی و گۆڕان ئەو دوو حیزبە کە ئێستا زیاتر دەردۆنگێکی تر لەو بەینا هەیە
پێم وایە و داوا لە سەرکردایەتی هەردوو حیزب بەشەکەم کە بێن بەدەنگ هەر دەنگێکی لەو بارەیەوە و ئەگەر خۆشیان ینی نایانەوێ ڕاستەوخۆ یا حیزبەکانی تر لەگەڵ یانە ڕاستەوخۆ با لیژنەیەکی بێلایەن دروست بکرێت لە قسە بکرێت لە بینی ئەم وەزع سیاسی ئێستەیە شتێکی معقد نییە و شتێکی ئەوەنە ئاڵۆزیش نییە حل نەکرێت ئەوە کێشەیە کێشەکانە بەچێکی پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە و بە حکوومەتەوە هەیە با پەرلەمان ئێستا منادات بکرێت بۆ دانیشتنەوەی پەرلەمان و بەم کەیفێت و ئالیەتی ئێستا شێوەیەکی تێدا نیە ئەمە نابێ حساسیات بە حساسیات بچکە سیاسیەکان و سەرکردەکان و بە تایبەتی جەنابی کاک مەسعود ینی پێویستە ڕۆڵێکی گەورە ببینێ لەم مەسەلەیە کە ئێستا ناحی قانونی پەرلەمان کە ئیژناکات من وەنەبێ زۆر یانیە وەنە مهم بێ بەلامەوە بە هەندێک حاڵەتی پەرلەمانی لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر دڵم زۆر بە پەرلەمان خۆش نییە و احترامم بۆ خاتوڕێزان ئەمان پەرلەمانتار و پەرلەمانتارێکی چالاکە و بەڵام ڕەنگە ئەمیش معاناتی خۆی زۆری هەبێت لەبەر دەستێوەردان لە ناو پەرلەمان و لە کاری مەجلیسی نوابە نەتوانن ئەو نامانەی کە خۆیان هیانە بەشێکیان وەکو شەخص بیگەێنن بۆیە ئەو مقەیەدی بەس بەڵام ئەمە ڕێگەکەیە ئەبێت پەرلەمان ئێستا بکەونەوە ئیش حکوومەت بکەوێتەوە ئیش ئەو کێشانەی تریش ئەکرێت بە گفتوگو قسەی لەسەر بکرێت فلان لەوێ نابێ و فلان لەوێ ئەبێ ئەمانە هەمووی ممکنە قسەی تا بکرێت چونکە دۆخی کوردستان دۆخێکی چەقبەستووە نابێ بۆ جۆرە بەردەوام بێت. سپاس دەکەم. ڕێزان خان گەربێمەوە لای جەنابەت پرسێکی گرنگی وروژاند جەنابی کاک حاکم. تۆ خۆت کە پەرلەمانتاری ینی دوو لەقە پرسیارەکەم بەشێکیان ئەوەیە لەگەڵ هاوڕێ پەرلەمانتارەکانتە هیچ نەبێ کوردەکان لە تەواوی فراکسیۆنەکان قسەتان کردووە کە ئەوانش بێنە ناو ئەم بزافەوە و هەر یەک لای خۆیەوە چەمکێکی یشەکە بگرێەوە. بەشی دووەمی پرسیارەکەشم ئەوەیە بەنیازم لەگەڵ سەرکردایەتی سیاسی لە کوردستان ینی لەگەڵ کەچی یەکەمی پارتە سیاسیەکان دابنیشن شتێکی واتان یانی لە بەرنامەدایە لە داهاتوە. ئەمڕۆ کە ئێمە ئەم کۆنفرانسەمان هەبوو من هەموو ئەندام پەرلەمانەکان بە هەموو کوتلە جیاوازەکانەوە گروپمان هەیە و حتووە سەرۆکی کوتلەکان بەجیا زۆر پێم خۆش بوو کە بهاتنایە بەشداریان داوت کرابوون بانگێش کرابوون هەمویان نەک تەنها بەوە بە تەلەفۆن بە هەمویانم و تۆ یەک حەزم کردووە کە بێنە ئێرە بۆی ئەمە خەڵوی یەکەمێک بێ نازانم ناتوانم بەڵام لە سلێمانی بوونیان بەس لەگەڵ ڕێزم هەند مامۆستا مەحموود تەلەفۆنی کرد کاک بەختیار شاوەیس لێرە بوو شێرکۆ مەنگوڕی لێرە بوو یعنی ئەوانە ڕێزێکی زۆرم بۆیان کە هەستیان بۆ مەسوولیەتە کرد و هاتنە ئەمە من وەکو ئەندام پەرلەمان ناکەن ئەمە یەکەم بەربەستەکەیەتە ڕێتان هاوڕێکانتان بڕۆیان بەکارەکەتان من قەناعەتم زۆر بۆ هەیە یعنی بۆ بڕوای پێنیە من چی پێڵم یعنی ئەگەر من پێ بڵم وەرە ئێمە بە ئاشتی خواز بین ئەم فکرەیە بڵاوکەینەوە ئێمە چۆن نەتوانین ئەم ڕقینەیە لە یەک دوورکەین باکە من لەگەڵ هاوڕێکەمە ئەگەر دانیشتم کێشەیەکیشم هەیە بتوانم بە نەک بە مشکلەکەی ئێمە لێرەیان من لەگەڵ بەرامبەرەکەمە هەمیشە کە قسە ئەەکەم ئەگەر ئەو بەرامبەرم لە حیزبێکی تر بێن وەکو ئەوەی لەبەر ئەوەی کۆمەلگا لە سەرەتایەتەوت ئێستا خەڵکی ئێمە بە تایبەتی خەڵکی سلێمانی ئەو دەنگە بەرزە و ئەو ڕقوکینەی پێخۆشە و پێت بڵێ دەستە خۆش بێ وات لەکە تۆ بێ بەدەنگی ئەوان بەڵام ئەم جارە ئێمە بێ بە پێچەوانەوە کار بکەین ئەبێ ئەوان والێ بکەین کە خەڵکەکە بڕوای بۆ بێ ڕاستە ئەگەر ئێمە کێشەیەکی سیاسیشمان هەیە بەڵام چۆن نتوانین من و ئەم هاوڕێم کە لە ناو پەرلەمانین کە ئەمە کێشەمان ئێمە 3 ساڵە لە ناو پەرلەمانی عێراقین وەکو تەحالوفی کوردستانی نەمانتوانیەوە تەحالوفێک بکەین ئێستا هەندێک لە کوتلە کوردیەکان پەنابەنە بەر کوتلە عەرەبیەکان ئەمە نیشانەیەکی ئەمە نیشانەی ئەوە نییە کە ئێمە فعلەن ئەوەندە گرنگی بە مەبدەئەکانی ئەوان بین ئەمە نیشانەیەوەیە ئێمە خۆمانمان خۆش ناوێ وەکو کورد بڕوا بکە ئێمە وامان لێ هاتووە ئەوەندە ئێستا قەناعەتمان بە بەرامبەرێکمان هەیە گەر لە کوتلەیەکی تری عەرەبی بێ ئەوەندە قەناعەتم بۆ هاوڕێمە کە پارتیە بۆ نمونە پرسیارەکەم بەنیازە سەرکردایەتی سیاسی ئەمەوێ لەوە دەست پێ بکەم ئێمە سەرەتامان سەرکردایەتی سیاسەکان گرنگی خۆیە بەڵام تۆ بێ لە پێشا کۆمەلگا ئەوەی ئەتوانیت کێت مثلەن بۆ نمونە ئەتوانم پێت بڵێم کە لای من زۆر گرنگە چینی ڕۆشنبیران چینی ڕۆشنبیر لە کاتی ئێستا نەیتوانێت خزمەتی ئەم وڵاتە بکات لەگەڵ ڕێزێکی زۆرم بووی ئەوەندەی ڕۆشنبیران ئەو سیاسەتە بەکارهێنن سیاسەتی ڕق و کینە و دوژمنایەتی و قسەکردنی ڕق بەرام کەوان ڕۆشنبیرن کەسانێکن
کە من گویان لێگرم پێویستم بەوەیە کە ئارامیەکەم پێ بەخشن چونکە من کە سەرکردەیەکی سیاسی قساکە بڕوا بکە نائارامم لەگەڵیا من پێویستم بەوە ئەو چی پێیە بۆ من بکە ئەویش هەمیشە دژایەتیم گەندەڵیان ناکە بەڵام دژایەتەکانی بەبێت چارەسەرە ئەمانەیە کە ئێمە توانین چینی ڕۆشنبیران زانکۆکان قوتابخانەکان بەڵام دواتریش سەرکردە سیاسیەکان گرنگە هەموو ئەمانەت تۆ سەردانیان بکەیت بە تایبەتی لە ناو شاری سلێمانیە ئەتوانم لە ئێستاە بڵام شاری سلێمانی لە هەموو شارەکانی تر ئەم تەنگژەیە مەوجودە ئەم ڕقلێبوون و ناشرینکردنی کەسایەتیە جا مەسەلەیەکی تر شەمێ لێرەیە ئەوش بڵێم یەک مەسەلا کاتێک کە کەسایەتی ناشری نەکرێ بۆ نمونە ئەمڕۆ ڕێزانی شێخ دلێر قسەیەکی کردووە خەڵکی شاری سلێمانی بەدڵی نەبووە 20 سایت لەسەری ئەنووسێ من میوانمە بۆ توێتیان شەو چاودێری تۆڕە کۆمەڵایەتەکان کە وێنەی من دانێن و جنێو دوای بەرنامە بەڵام بڕوان بکەن ئەو ناشرینکردنەی من وان نییە من وا لێ بکات تەنازول بکەم لە قسەکەم ئەمە وام لێ ئەکاڵم خۆ تازە ئەو قسەی بە من وتووە ئەو قسەی بە من وتووە کەواتە پێم نەتە بملەوە لەبەرەوە بۆیە من باس لە ئاشتیەکەم پێویستمان بەوەیە جارێکی تر هەموو ئەم کەسانە تکا ئەەکەم ڕاستە گەنجێک بێ ئیشە لەبەر خاتری کەسێک کەوێ کەسایەتیەکان بشکێنە هەوڵ نەیە بۆ ئەزانم پێویستی بە خواردنە پێویستی بە ژیانە ئەو گەنجە بەڵام لە کۆتاییە ئەو کەسایەتی تێکەشکێنێ خۆشی تێکەشکێنێ هەوڵ بە شێوەی ئاشتی هەموم گەنجانێکی ئێستا لە ئێستا ڕێزان شێخ دلێر پەرلەمانتار و ئەندامی کتابی ئاشتی ناوخۆیی جەنابی ڕزگار محەممەد ئەمین دادوەر و ئەندامی جباتی ئاشتی ناوخۆیی مامۆستا بووبەکر کاروانی نووسەر و سیاسەتوان زۆر سپاس بۆ کاتێکە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی خۆتان ماندوو بوون ماندووترمان کردن داوای لێبوردنەکەین هەر بژین و ماندوو نەبن بینەرانی عەزیز ڕێزی یادگار فایەخ و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری سلێمانی و شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و ماڵتان لەگەڵ کوردستانە میشاوەدا.